کرێکارانی جیهان یەکگرن. ئەو دروشمەی بە درێژایی سەدەی 20م لە ڕۆژی 1 ئایاردا دروشمی سەرەکی کرێکاران بوو لە زۆربەی وڵاتانی جیهان. ڕۆژی 1 ئایار وەک ڕۆژی جیهانی کرێکاران لە زۆربەی وڵاتانی جیهان بە فەرمی ناسێنراوە. کرێکاران لەو ڕۆژەدا لە زۆربەی وڵاتان خۆپیشاندان ئەنجام دەدەن و تێیدا داوای باشترکردنی دۆخی کار و گوزەرانیان و جێبەجێکردنی مافەکانیان دەکەن. ڕۆژی 1 ئایاری 1886 لە سەرداوای ڕێکخراوە پیشەیەکانی کرێکارانی ئەمریکا زیاتر لە 90,000 کرێکار لە شیکاگۆ خۆپیشاندانیان ئەنجامدا. داواکاری سەرەکی کرێکاران لەو خۆپیشاندانە کەمکردنەوەی کاتژمێرەکانی کار لە 12 کاتژمێرەوە بۆ 8 کاتژمێر بوو لە ڕۆژێکدا. بەهۆیەوەی حکوومەتی ئەمریکا وەڵامی داواکەی کرێکارانی نەدایەوە، خۆپیشاندانەکان بەردەوام بوون و لە ڕۆژی 4 ئایاردا بەهۆی توندوتیژەکانەوە ژمارەیە کرێکار لەلایەن پۆلیسەوە کوژران و 4 کەسیش لە ڕێخەرانی خۆپیشاندانەکان دوای دەستگیرکردنیان لە سێدارە دران. ساڵی 1889 لە کۆنگرەی ساڵانەی ئەنتەرناسیۆنالی یەکەمدا لەسەر داوای نوێنەرانی ڕێکخراوە کرێکارەکانی ئەمریکا ڕۆژی 1 ئایار وەک ڕۆژی جیهانی کرێکاران دیاری کرا. کۆتاییەکانی سەدەی 19م و سەرەتاکانی سەدەی 20م بزوتنەوەی جیهانی کرێکاران لە چوارچێوەی ڕێبازی چەپ و سۆسیالیزمدا لە ئەوروپا و ڕۆژئاوا گەشەی کردبوو. ساڵی 1970 یەکەمین شۆڕشی سۆسیالیستی لە جیهاندا لە ڕووسیا سەرکەوتنی بەدەستهێنا و بامڕووداوەش یەکەمین حکوومەت لە جیهاندا بە پشتگیری چینی کرێکار دامەزرێنرا. وڵاتانی پێشکەوتی ڕۆژاوا لە ترسی پەلهاویشتنی شۆڕشی کرێکاران بۆ وڵاتەکانیان بەرەبەرە هەندێک لە خواستەکانی کرێکارانیان جێبەجێ کرد. لەوانە کەمکردنەوەی کاتژمێرەکانی کار بۆ 8 کاتژمێر و پێدانی بیمەی بێکاری. سەدەی 20م زۆربەی وڵاتانی جیهان بووبوونە مەیدانی ململانەی دوو بەرەی چەپ و سەرمایەداری. لە زیاتر لە 20 وڵاتی جیهان چەپەکان بە پشتگیری کرێکاران دەسەڵاتی سیاسیان گرتە دەست. لە 9 وڵاتی ئەوروپا، 5 وڵات لە ئاسیا و چەندین وڵاتی ئەفریقا و باشووری ئەمریکا حکوومەتی سۆسیالیستی پێکێنرا. پاش چەندین ساڵ لە دەسەڵاتی سۆسیالیستەکان لە وڵاتانەدا بەوتی ڕەخنەگرانی ڕێبازی چەپ دۆخی کرێکاران لە وڵاتانە نەک تەنها باشتر نەبوو، بەڵکو خراپتر بوو. لە ئێستاشدا ڕێکخراوە جیهانەکانی کرێکاران پێیان وایە دۆخی کرێکاران بەراورد بە توێژەکانی دیکە زۆر خراپترە. ڕێکخراوی نێودەوڵەتی کار دەڵێت هەر 15 چرکە کرێکارێک لە جیهاندا بەهۆی ڕووداوی کار یان ئەو نەخۆشیانەی بەهۆی کارەوە تووشی دەبن گیان لەدەست دەدات. دەژڵێت ساڵانە 370 ملیۆن ڕووداوی کار لە جیهاندا ڕوودەدات و بەهۆیشەوە 2 ملیۆن و 300,000 کرێکار زیانیان پێگەیشتووە یان گیانیان لەدەستداوە. ڕێکخراوی نێودەوڵەتی کار ڕەخنەش لە زۆربەی وڵاتانی جیهان دەگرێت بەوەی گرنگی بە سەلامەتی شوێنی کار نادەن. بەپێی ئامارەکانی ڕێکخراوەکە تەنها لە 14 ڕێژەی گیان لەدەستدانی کرێکاران بەهۆی ڕووداوی کارەوەیە و هۆکاری لە 86 دەگەڕێتەوە بۆ ئەو نەخۆشیانەی کە بەهۆی خراپی دۆخی تەندروستی شوێنی کارەوە کرێکاران تووشی بوون. ئەگەر لە ڕابردوودا کرێکاران خەونەکانیان لەسەر دروشمی کرێکارانی جیهان یەکگرن بنیاد نابوو، ئەوە لە ئێستادا زۆربەی سیاسەکانی جیهان لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردندا بەڵێنی باشترکردنی گوزەرانی کرێکاران دەدەن. بەڵام بەپێی ئاماری ڕێکخراوە کرێکارەکان نەدروشمەکەی پێشوو نەبەڵێنی ئێستای سیاسەکان نەبووە بەنان و ئاو بۆ کرێکاران.